خاوەن پشک و کاسبکارانی پرۆژەی گۆڕەپانی ئاژەڵانی هەولێرن. ئەوان لە بەردەم بینایی پارێزگای هەولێر گر بوونەتەوە بەهۆی ڕاگیرانی کارکردن لە پرۆژەکەیان. داوا دەکەن ڕێگەیان پێ بدرێت دەست بەکار و کەسابەتی خۆیان بکەنەوە، چونکە ماوەی چەند مانگێک دەبێت بێکار ماونەتەوە. بە نێزیک 4 مانگە ئەو مەیدانە قەپات کرا. ئێمە نازانین هۆکارەکەی چییە، لەبەرەوەی ئەو مەیدانە 180 تەواو بووە. ئێستا قاعەی گەورەی لێکرا، قەسابخانەوە 2 ساڵە لێکرا، بە تاواڵێتێکی زۆر بەرز و جوان. بەس ئەمە نازانین هۆکارەکە چییە. ئەوجا ئێمە داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین بەڕاستی یان ئەو مەیدانەمان بۆ بکاتەوە. ئەستا 200 قەساب ئێستامە سەربەر لە دەوروبەری شەقرا و کۆڕێ و مەلامەر و پیرزین و بەستۆرە و ئەوان ئەگەر ئەو مەیدانە بکرێتەوە ئەو قەسابخانەیش بکە لۆ هەمووان خۆشەبی. ئەمەان گۆڵشی لە مەیدانێ دینەوە تا بەمە ئەو تیمە قسابخانەی بەخواینەوە تەزارم مەسرفە. کاسبکارانی ئەو گۆڕەپانە دەڵێن بەهۆی داخستنی پرۆژەکەمان لەلایەن یەکەی ئیداری شاری هەولێرەوە تووشی زەرەر و زیانێکی زۆر بووینەتەوە و کاریگەری لەسەر ژیان و بژێوی ژیانمان کردووە. ئەو هەموو مەسرفە ئەو هەموو ئەرزیەتەن پێوە دیتیا ئەو مەسرفەن لەو حەسارانە کردیە حازر بووە بەسەتا مەسرفی لێ کردی غەریب و هەژاری کە مەیدان هاتە دوورەی بەستۆرەی دڕەشی هەوڕۆژخوا قبوڵ ناکە ئەو فەقیر و هەژارەی چ لێ بکەین عیلاجەشی لێ بکەن بەناو ئەشی یان قەرەبووی کەلۆ یان لۆی ئیمزاکەن مەیدان ئیش بکە. ئێمە دێن ئەو 3 جارە سەردانی مەحافزە دەکەین وێنەرمان دەستە ژۆرێ دەرێ مەحافز لێرە نیە. ئێستا کەش ئەوەی هەوڕۆکە شاتینەوە ئێرانە ئەمەش داواکاریمان لە مەحافزەوەیە قسەیەک دەدەست ئەو وێنەرانە بنێریە ئەگەر لە پشتی فەقیر و هەژارە کاکە برێ بڕۆسی کارەکەتان بکەن. هەلی کار ئەگە بۆ فەقیر و هەژارەوە کابراەک بێ مەعاش و بێ داهاتمەوە لە 27 دەبێ کار وەستاوم بە هەزاران کەسی وەکو من لە وێنەری چاوەڕوانی هەلی کار دەکات. خاوەن پرۆژە و پشکی گۆڕەپانی ئاژەڵانی هەولێر وەکو خۆیان دەڵێن جگەلەوەی ژمارەیەکی زۆری کاسبکار لەم پرۆژەیە سوودمەندن لە هەمان کاتدا پرۆژەکە لە بەرژەوەندی خەڵکی کەم دەرامەت و هەژارە و پێویستە چارەسەر بکرێت. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر.